سپاس و پێزانیمان هەیە بۆ جەنابی دکتۆر موسا و دکتۆرانەیتر لە خەستەخانەی کاک فاڕۆق و بەڕاستی خزمەتگوزارن بەرامبەر بە هەموو نەخۆشەکانی کوردستان. کاک موسا کە لە تورکیا و هاتوو بۆ سلەیمانی ئێمە سوپاسەکەین و سوپاسی ساپەکەیەکەین بە تێگەڕاوە، سوپاسی ساپی هەموو خەستەخانەکەین کە بەڕاستی خزمەتگوزارن بۆ خەڵک و داواکەم لە خەڵکی سلێمانی و کوردستان بەعام کە ڕوونەکە هیچ شوێنێک بۆ مەسەلەی عملیات و بۆ مەسەلەی پێداویستی و بۆ مەسەلەی نەخۆشی ئیلا بێن بۆ خەستەخانەی کاک فاڕۆق لەبەر ئەوەی کەوا هەموو پێداویستەکانی تایە و هیچ کەسێک پەچی ناکەوێت لە هیچ شتێکی پێداویستی لە خەستەخانەی کاک فاڕۆق. ئەگەر ئەم خەستانەی کاک فاڕۆق نەکردایە کاک موسا بووی نەکردمایە ناچە یانە چوون بۆ ئەردەن یانە چوون بۆ ئەڵمانیا یانە چوون بۆ ئێران جارێکە لە ئێران کردومە، بەڵام ئەم جاریان لە هەموو جارەکان بەڕای خۆم کەمە دووەم جارە دووەم ڕۆژە من لەو نەخۆشی هەڵسامەتەوە بەڕای خۆم لە 100% نەجاحەتم هێناوە و سپاسیانەکەم بەڕاستی خزمەتگوزارن. Ben Doktor Musa Şahin, Türkiye'den geldim. من دکتۆر موسا شاهینم لە تووشیەوە هاتووم. نزیکی 2 مانگە لە بەشی نەخۆشیەکانی دڵدا خزمەت دەکەین. بەڕاستی من لێرە لە ناوەندێکی زۆر باشدا. نەخۆشخانەکە باشتر لە هەندێک نەخۆشخانەی تورکیاش. من لێرە تووشی ناوەند و ژینگەیەک و نەخۆشخانێکی زۆر باش بووم کاری تێدا بکەم. بۆ ئەمە زۆر سپاسی شاری پزیشکی فاروق و کاک فاروقەکەم بۆ دروستکردنی هەلێکی لەم شێوەیە لە کوردستان. ئەتوانم بڵێم هەموو ئەو توانە و بوارانەی لە تووشیا هەیە گواستومانەتەوە بۆ ئێرە. لێرە نەشتەرگەریکردنەوەی کارەکانی دڵ و ناڕێکی لێدانی دڵ و هەموو چارەسەرەکان بە باشترین شێوە ئەنجامەیە. کاک عوسمانیش نەخۆشێکی لەو شێوەیە. نزیکەی 7 ساڵ لەمەوبەر پەیزمەیکەری بۆ دانراوە و قفڵەکانی ناوەی شکابوون و دۆخێکی زۆر خراپی هەبووە. بە شێوەیەکی زۆر باش نەشتەرگەریەکەمان بۆ ئەنجامدا و بۆ مانگۆڕیوە. ئینشاءالله لەمە دواش لە شاری پزیشکی فاروق و لە سلێمانی لە کوردستان ئەمانەوێت خزمەتی باش بکەین و ئەوەی پێمان بکرێت ئەیکەین. دووبارە بۆ دەسەبەرکردنی ئەم بوارە سوپاسیانەکەین. سواسی کاک عوسمانیژەکەین کە ئەم نەخۆشخانەیە و ئێمەی هەڵبژاردووە. زۆر سپاسانەکەم. Yaklaşık 10 yıl önce kalp pili takılmış, içindeki litleri kırılmış. پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.